لەگەڵ شەربل ئەشقەر بەڕێوەبەری فرۆشتن لەگەڵ لە یەکێک لە کۆمپانیەکانی ئیماراتی کە بەژای پێشەنگەکان کرۆ گفتوگۆکەم بەڕێز ئەشقەر هۆکاری کردنەوە پێشەنگایە لە سلێمانی چی بوو ئایا توانیتانە بگەنە و ئامانجی کە دیاریتان کردبوو لە پێشەنگاکە؟ پێش هەموو شتێک گەوارەتان باش هۆکاری بەشداریکردنمان لەم پێشانگای خان و بەرەدا بریتی بوو لە نوێکردنەوەی پەیوەندیەکانی نێوان بازاڕی خانوبەرەی ئیماراتی و بازاڕی خانوبەرەی عێراقی بە تایبەت لە ناوچەی کوردستان بە تایبەتی تریش لە ناوچەی سلێمانی و هەولێر. ئێمە ئامانجی سەرەکیمان بۆ بەشداریکردنمان یا لە بەشداریکردمە بریتی بوو لە ئاسانکردنی کار و کاری کڕین و فرۆشتن بۆ کلاینتە عێراقیەکانمان چونکە لە بازار عێراقیەوە بەدەمەوەچوونێکی زۆر هەیە بۆ پرۆسەی کڕین و فرۆشتن لە بازاری ئیماراتی لە دووبووی بۆیە ئێمە لێرن بۆ یەکە کارەکان ئاسانتر بکەین بۆ بازاری عێراقی و ئەوانەی کە بایەخ بە کاری کڕین و فرۆشتن دەدەن لە عێراقیەکان. باشە تا چەند خەڵک کڕیار بوون ئەم چەند ڕۆژێکیەوە پێشەنگاکەتانە بوو هیچ یەکێک ساخ بۆتەوە هیچ یەکێکتان فرۆشتووە؟ ڕاستە ئێمە یەکەمی جار کە بەشداریمان کرد مانگی 6 بوو ئەو کاتە بەدەمەوە و بەرەو پێچوون و بەدەمەوە چوونێکی باشە بوو ئەم جاریان بەدەمەوە چوونەکە زیاتر بوو خۆ ئەتوانین بڵێن کە گەل عێراقی زۆر بایەخ دەدەن بەکڕینی ڤیللە و خانووەکان لە کۆمپاونەکانە بۆیە داواکارێکی زۆر هەبوو بۆیە کاری فرۆشتنمان زۆر بوو ئەوە ژوای کرد کە کاری فرۆشتن لەس ئەرزی واقع زیاتر بێت و کۆمەڵێک گرە بەستمان واژۆ کرد و دەست بە چێکسە کاری فرۆشتنەکەمە ئەنجام دەداوە پێشبینیشمان دەکرد کە لە ناوچەی هەولێر بەدەمەوە هاتنیەکی زیاتر و فرۆشتنێکی زیاتر هەبێت بەتایبەت بۆ ڤیللەکان. باشە نرخی ئەو یەکانی کێوە نمایشتان کردووە لە چەنەوە دەست پێکات تاکو چەند واتە نزمترین یاخود کەمترین نرخ چەنە بەرزترین نرخ چەنە ئەگە بە تێکرابوونە یەکێکی نیشتەجێبوونی 70 مەتری 100 مەتری سیارەکانیان چۆنە؟ یەکەیەکی نیشتەجێبوون بۆ نمونە لە 200,000 دلار دەست پێ دەکات ڕەنگە بۆ نمونە گەڕ ژوورێکی نووسن هۆڵێک بێ ڕەنگە بگاتە 250,000 دلار دەست پێ بکە شمان 250,000 بۆ ملیۆنێک ڤیلێکشمانی لە 4 ژور پێگاتووە لە 600,000 دلار دەست پێ دەکات بۆ 10 ملیۆن دلار ڕەنجێکی گەورەمان هەیە لە نرخی نسبی بۆ نرخی بەرز بەڵام گرنگترین شتێک بەلای ئێمەوە ئەوەیە کە بۆ ئەوانەشی کە بیانە ڤیزە وەربگرن بۆ ئەوەی کە ڤیزە وەربگری بەلانی کەمەوە ئەگەر بۆ نمونەتە بتە ڤیزەیەکی 10 ساڵیت وەربگریەوە بەلانی کەم دەبێت و بەرهێنانەکەت بە بڕی 600,000 دلار بێت. باشە مشتری ملیۆن دۆلاریتان هەبوو لەم پێشەنگایە؟ بەڵێ ژمارێکی زۆر لە کڕارەکانمان هەبوو کە بڕی کڕینەکانیان دەگەیشتە ملیۆنان دلار لەو گروپەشمان هەبوو لە گروپێکمان بوو بە نرخی نەزم یەکەی نیشتەجێبوونە دەکرد هەشان بوو بە نرخی زۆر بەرز و هەشمان بوو بە نرخی مانەوەند. پرسم چەند کەسمان هەبووە لەسەر و ملیۆن دلار و یەکەی نیشتەجێبوونیان لەم پێشەنگایە کڕی بێ هیچ داتایەکەیە؟ دەکرێت پرسیارەکەم بە دووبارە بکەنەوە مەبەستمەوە بوو چەند کەس یاخود داتایەکەی لە بەردەست لە مایم چەند ڕۆژی پێشەنگایی ئێوە کڕیاری ملیۆن دۆلاری بوو بێتن 10 کەس 15 کەس 2 کەس؟ ئێمە باسی کارەکانی بەرزی نزیکەی 13 کەسمان هەبوو هاتا ئەو کەسانن کە دوان زیاد لە ملیۆن دلاریان ناوە بۆ کڕینی یەکەی وحدەی یەکەی نیشتەجێبوون. باشە ئێوە هیچ پەیوەندێکتان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان هەیە ئەم یەکانەی کە ئەکردرێ لە ئیمارات لێرە هیچ تاکسێک هیچ باجێکەیەن بە حکوومەتی هەرێمی کوردستان؟
ئێمە ئەوانەی کە یەکەی نیشتەجێبن خانوبەرە دەگەڕن دەبێت ڕسوماتی تۆمارکردن بدەنە حکوومەتی دوبەی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاستیدا ئەوە دەبێ بزانن کە ئەو کلاینتە چۆن پارەکانی خۆی حواڵە دەکات ئەوە شتێکە پەیوەندی بە ئێمەوەنی ڕاستیەکەی باش سەبارەت بە هەرێمی کوردستان با پرسیار لێکەم هیچ مارکێتینگەکەکەن بۆ یەکەکانی نیشتەجێبوونی هەرێمی کوردستانیا تەنها ئەوانەی ئیمارات مارکێتینیان بۆ ئەکرێ کارەکە دوولایەنەیە ئێمە خانوبەرەکانمان دەخینەگەر ئەوانەی کە لە ئیماراتان و دەخینە ناو بازاڕی هەرێمی کوردستان و لە هەمان کاتیشدا زانیاری سەبارە بە خانوبەرەکانی هەرێمی کوردستان کۆ دەکەینەوە و ئەو زانیاریانش کە کوی دەخین و دەخێنە بەردەم کلاینتەکانمان لە ئیماراتی عەربی واتە کارەکە دوولایەنەیە ئاڵ و گۆڕیە. سپاس بۆ شەربل ئەشقەر بەڕێوەبەری فرۆشتنیەکێک لە کۆمپانیاکانی خانوبەرە لە ئیمارات کە لە سلێمانی و لە شاری جوانە لەگەڵمان هەبوو. بێگومان ئەم بابەتە حەقا حکوومەتی هەرێمی کوردستان پێداچوونەوەیکی باشی پیا بکە ئەمە چوونە دەرەوەی سەرۆت و سامانی ئەم وڵاتەیە بە ملیۆنان دۆلار بدێ بە یەکەی نیشتەجێبوون لە ئیمارات پارەکەی لە ناو هەرێم پیاکرابێ نەباج با بە حکوومەتی هەرێم نە هیچ بەڵام تۆ لێرە خانوویەکی 100 مەتری بکڕە خێرا باجت لێ وەرەگرن ڕسوماتی دنیا بەڵام بۆ ئەویان گوێی پێ نادرێت.